دیارە بۆ خۆتان نەزانن لە ناو چەشمەکێشی گرفتەکانی تەندروستی لە ڕووی دابینکردنی دەرمان و کەلوپەل و پێداویستە پزیشکیەکان لە ڕووی گرفتی کەمی فەرمانبەر و ئەو گرفتانەی کە لە ناو وڵاتەکەمانە هەیە بە هەرێمەکەمانە هەیە بە گرنگ مازانی کە ئێمە لە نزیکەوە بە شێوازێکی مەیدانی هەم هەڵسەنگاندن هەم بەدواداچوون بە ئەو باردۆخە بکەین و نزیکەوە بزانین تا چه ئاستێ کاروباری خزمەتگوزاری تەندروستی بۆ هاوڵاتیان فراهم کراوە. هەفتەی ڕابردوو لە شاری کەلار و گەرمیان بووین، ئەم هەفتەیەش لێرە و ئینشاڵڵا هەفتەی ئایندەش لە دەڤەری ڕاپەڕین دەبین. بەسپاسەوە بۆ خودی کاکتۆر ئازاد و بەڕێوەبەری گشتی و یایدەر و جێگری بەڕێوەبەرایەتیەکە و سەرجەم فەرمانبەر و پزیشکان و کارمەندانی ئیداری و لە دەڤەرەکە بەڕاستی ئەنی سەرڕای ئەو پێداوی ئەو گرفتانەی کە هەیە من ئەوەی کە لە نزیکەوە بینیم دڵخۆشی کردم کە بەشێکی زۆری پەیوەستە بەو پەیوەندە تایبەتمەندانەی کە خودی بەڕێوەبەری گشتی و ستافەکەی لەگەڵ ڕێکخراونە دەوڵەتەکانە و بە ئاگایی و هاوکاری ئەو ڕێکخراونە دەوڵەتانە وایان کردووە کە بەڕاستی دەرمانخانەکان بەشێکی زۆری پێداویستی دەرمانی ڕۆژانە بوونی هەبێ خزمەتگوزاریەکان بەردەوام بن. بۆ خۆشتان نەزانن شارێکی وەکو هەڵەبجە پێویستی بەوەیە کە زیاتر خزمەتی بکرێ ڕۆژ بە ڕۆژ. تەبان ئێمە دوێنێ لە ناو شاری هەڵەبجە بووین و ئەم ڕۆژ سەردانی هەم خورماڵ و بیارە بە هەم بە نەخۆشخانەکەی کە هێشتا نەکراوەتەوە و تەوێڵەشمان کرد چونکە بۆ خۆتان نەزانن ئێمە جاری پێشوو هاتی نەگەڵ جەنابی وەزیرە و قسەمان لەسەر دامەزراندنی کۆمەڵی فەرمانبەر کرد کە ئێستاوە خەریکی ڕێوشوێن و ڕێکارەکانی یا ڕێکارەکانی دامەزراند و مقابلەکردنین کە جمەنی وەزیران موافقەتی مەبدەیی گەڕانۆتەوە. لە هەمان کاتیشدا کۆمەڵی خزمەتگوزاری کە هەندێکیان ئێستا لە کارتان بە شێوازی نافەرمی کارەکەن و کراونەتەوە و یەک دوو خزمەتگوزاری دیکەش هەیە لە ستورەکە کە هێشتا نەکراوەتەوە. سەردانمان کردو لە نزیکەوە بۆی کە ئامادەکاریەکانی کۆتایی پێدێ و لە هەفتەی ئایندەیە لە چەند ڕۆژی ئایندەدا ئینشاءڵڵا دێنەوە پێکەوە ئەو خزمەتگوزاریانە کە خزمەتگوزاری باشن و گرنگە کە لە بوونیان هەبێت لە شاری هەڵەبجەیە وەکو پارێزگایەک بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کە بۆ خۆتان نەزانن شاری هەڵەبجە شاری شەهیدانە. ئینشاءڵڵا ئەوەش لە چەند ڕۆژی ئایندەیە پێکەوە ئەو خزمەتگوزاریانە بە فەرمی دەکرێنەوە بە ڕووی هاوڵاتیانی شارەکە و هەمان دەوروبەریشی تەمان کە باسی شارەکە دەکەی شاری هەڵەبجە و دەوروبەری ئینشاءڵڵا فراهم دەبێ و ئەتوانن هاوڵاتیان بۆ ئەو جۆرە چارەسەرانە ڕوو لە شاری سلێمانی نەکەن و لە شاری هەڵەبجە ئەو خزمەتگوزاریان بۆ فراهم بکرێن. سپاس. هەرێمە پەیامبەری ئاژانسی ڕۆژنووس پەیوەست بە کارتی تەندروستی لە هەرێمی کوردستان بەڵێ لە ئێستادا قەیرانی کەمی دەرمانی شاری سلێمانی ئاشکرا هەیە. بەڵێ تا هەندێک جار پەنایان بۆ دەرمانی ئەکسپایر وابەستەچوو بردووە. ئەم کێشەیە بۆ لە سلێمانی چارەسەر ناکرێت. ئایا ئەم کێشەی کەمی دەرمانە تەنها لە سلێمانی هەیە یان لە پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستانیش کێشە و گرفتی دەرمان هەیە؟ هەوڵەکانی وەزارەتی تەندروستی چییە بۆ چارەسەرکردنی کێشەی کەمی دەرمان لە شاری سلێمانی؟ بەڵێ پرسیارەکەت پێشوێ وەڵام بەمەوە پێم خۆشە بەشی دۆمیان کاڵی دەرمانی نزیە ئەکسپایر و ئەکسپەر بەکار هاتووە. ئەگەر دەلیلت هەیە و معلوماتت لایە بە دۆکیومەنتی بمان دەیتێت چونکە لە ڕووی تەندروستیەوە شتیوە ڕێگە پێنەدراوە. هەندێک دەرمان هەیە تا ڕۆژی تەواوبوونی ئەکسپایرەکەشی بەکار دێت. ئەوانە جیاوازن و دیاریکراون لە ڕووی تەندروستی و لە ڕووی ستاندەری جیهانیە و نێودەوڵەتیەوە بەڵام بە سەرچوو بەکار نەهێنراوە. لەبەرەوە پرسیارەکەت بەشی ئەوەیان جواب نادەم و ئەگەرەوەشت لایە بە دەلیل و دۆکیومنت بمان دەرێ. بەس ئێمە لە هەفتەی ڕابردووشە لە سلێمانی کۆبنێکمان هەر بۆ مەبەستە کرد و وەلیژنەیەکی لە وەزارەتەوە هاتبوو بۆی لە بەهەمانجی لەگەڵ وەزارەتی دارایی و بانکەکان بۆی بتوانین لە نزیکەوە چارەسەری ئەو کێشەیە بکەین. ئێمە پێشیش باسمان کردو من بۆ خۆم چەندین لە ڕێ چەندین دانیشتن و قسەکردن لە ڕێی کەناڵەکانی بەڕێستانەوە باسمان لەوە کرد و ئەم کێشەیە سەرتانسەریە. بەڵام بۆ لە سلێمانی زیاتر دیارە و بۆ لە کۆتامانەکانی ساڵی پارەوە تەنانەت خودی بەڕێوەبەری گشتی سلێمانی و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕی شارەتیان پێداوە لەم دەڤەرەیە کە لە مانگی نوێی پارەوە وردە ئێمە ئەمەمان لەبەر چاوبوو کە لە ساڵی ئایندەیە ئەگەر ڕێکارەکان و ڕێوشۆنەکانی دابینکردنی ئەو بودجەیە کە ساڵانە و مانگانە دابین نەکرێت بۆ کڕی دەرمان و پێداویستی پزیشکی لە کاتی خۆیانێت چی ئەگوزارێ ئەگەر ئەو کەم و کورتی یاخود نەبوونی نەختینە پارەی نەخی ناو بانقانە نەبێت فراهم نەبێت بۆ کەی تەندروستی چی بەسەر دێ لە هەمان کاتە بۆ خۆتان گوێبیست بوون کۆمەڵی پێشنیار بەرز کراوەتەوە سەر بەرزکراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لە ڕێی خودی وەزیری تەندروستیەوە. ئێمە پێشنیارمان کردووە کە باشترین شت ئەوەیە داپاریت یا بودجەی تەرخانکراوی دەرمان
بە نەختینە و پێش تەنانەت موچەی فەرمانبەرانیش بکەوێت چونکە ڕاستە موچە زۆر گرنگە بەڵام لەوە گرنگتر ژیانی ئەو هاوڵاتیەیە کە ئەگەر موچەکەشی پێوێ بەڵام دەرمان نەبێ ئەو کاتە مەترسیێت لەسەر گیانی بۆی ئێستا لە هەوڵاین و کارمان لەسەر کردو ئیشاڵڵا و خودی جەنابی کاقوبادیش بەڵێنی پێداین کە جەنابیان دوێن شەو گەڕاونەتەوە و پێش سەفەرەکەشی بەڵێنی پێداوتی لەم نزیکانم بۆ تا چارەسەر